دیمەنی پێشوازیکردنی گەڵانەوەی دوو شاخەوانی کوردە لە ڕۆژهەڵاتی کوردستان. هەری یەک لە جوامێر خۆشببین و ئاراس سەید مەحموودی ئەندامی یانەی شاخەوانی هەڵگوردی پیرانشار توانیان بە سەرکەوتووی چیای لێنین بە بەرزی 7134 مەتر لە وڵاتی قەرقیزستان بپێون. وڵی هەستێکی خۆشە کە مەسەن مۆفەق بووە و چۆتە ئەو شاخێک کە زەحمەتی چێشاو بە وانێکی ئەو خەڵکەیەوە کە ئەوانیش هەوڵیان داوە و زەحمەتیان چێشا و یارمەتیان داوە بە کۆمەگیوان کە چۆتە ئەو شاخەی ئەمەش کەوەی لە دەستن هەربێ کۆمەگین کردو و پاڵە پشتی بووینە. بۆ وەدەستێرانی شانازی زیاتر ئێمە دوانەی یەکدانەباوی. ئاراس سەید مەحموودی دەستخۆشی لە هاوڵاتیان و بە تایبەت بنەماڵەکەی دەکات کە هاندەر و پاڵپشت بوونە بۆ ئەوەی بتوانن لەم گەشتەدا سەرکەوتن بەدەستبێنن. لەگەڵ کاک جوامێری خۆشببین هەوڵندا بۆ سەرکەوتن بەسەر چێوی پلێنین لە وڵاتی قەرقیزستان بە بڵندایی 7134 متر، بەڵام ئەوەی کە خاڵێکی بەرچاو بوو لەو بەرنامەیدا دیارە کە بەرنامەکە قورس بوو بۆ ئێمە ئەمە توانیمان بگەین بەلوتکامە ئەوەی کە بوومە زۆر دڵگەرمی بوو پشتیوانی خەڵکی پیرانشار بوو لە پێشەوە بەرنامەیە وە لە هاتنەوەندا، چون بەڕاستی ئەگەر پشتیوانی خەڵکی پیرانشار نەبا ئەو خەونە بۆ زوانە نەداهاتە دی و پێم وانە بوو ئاوا بەرنامەیەک لە چالاکی ئێمەدا بێت. ئێمە وەکو یانەی شاخەوانی جیاڕەنگ لەسەر دەستەوە هاتوین بۆ ڕێوەڕەسمی پیرۆزبایی و بەخێراتنەوەی دوو ڕۆڵەی زۆر خۆشەویستی گەلەکەمان لە یانەی هەڵگوردی پیرانشار کە چوون بۆ قەرقیزستان و بەسەر چیای لێنیندا سەرکەوتون و دەماتوینە و پیرۆزبایی لەوان و لە یانەی هەڵگورد و لە هەموو خەڵکی پیرانشار و بەگشتی و لە هەموو خەڵکی کوردستان دەکەین. ساڵانە لە مانگی تەمووز و ئاب چەندین شاخەوان لە سەراسەری جیهان ڕوو دەکەنە چیای لێنین. چیای لێنین دەکەوێتە باشووری وڵاتی قەرقیزستان و هاو سنوورە لەگەڵ وڵاتی تاجیکستان. ئەم سەرکەوتنە لە هەموو خەڵکی کوردستان و پیرانشار بە تایبەت لە کۆمەڵگای وەرزشی پیرۆز دەکەم. بە هیوایە لە ساڵەکانی داهاتوودا بتوانین دوندی ئێڤەرێستیش